بسم الله الرحمن الرحيم. عرضی سلام و ادب و احترام هست لخدمتی حضار محترمی مزوتی پیاگل و مزوتی جنگل که هاین خدمتیانه. بحثی امشو من بحثی نیازه و بشر چه نیازه لکیست و نیاز چه تأثیر کیست لزندگی اجتماعی و روانی و فرهنگی بشرکانه. نیاز اوج تسه انسان بتقلا وادارکه، نیاز اوج تسه که اختراع ایجادکه. لهر که نیاز بود تغییر رخی داره. اگر نیاز من بیت با او مجبورین کفی نفکری کانی و او. امسال باران نو انسانی عقل بر لوادتی اگه چیلی قومیاره. انسانی کم عقل و نزان فر بخیال چون نزنه چیلی قومیاره. انسانی عقل هر لئیسات و هولی امسال دایرته کباران نواریت. ماشای گنم کی سوزه. بین تریش کرویش که ولی اترسم لآخر دانی نوید. عقل اما ازانه و ایسان نیازمندی باران و دست و دعا برو عاصمان به عقلش امسال تکی و سال کنه هیچ فرقی کی نیوی. نیاز اوج تسه که وقتی رو اکاتب شریک رنگی اگوریت، رفتاری اگوریت، اخلاقی اگوریت و روابط اجتماعی تحت تأثیر قرار گرفت. یکی لوچتانه فرم مشهور انسان نیازی لسر آشکراس خوراک و پوشاک و به اصلاح مادیات. اجه روی نانی بو ماموسا قناع فرمه روی نانی بو شیری توا و شیر نانی نبی پشتیش کاو. یا اگر کامل بخوان مولا خدمتانا ماموسا قناع فرمه هر کس نانی بو ایمانی هیه، رسولی مجلس یارانی هیه. روی نانی بو شیری توا و شیر نانی نبی پشتیش کاو. ایترنان مساله که لنیاز نیازلی بشر دن که کدوانیان من امشو سعی ممسا نیازلی بنیادی بشر باز بکم بزنین هر کامک من لام نیازلی بنیادی ها جیو ریامان چون و چی من هست و چی من نی. یکی لدانشمندی که لزمینه نیاز افرکاری کرده مازلو هرمی نیازلی بشری بررسی کرده. امشو همه بر اساسی نظری مازلو هرچند نظری که صائب نیه فرق کسی علیه ام نظریه قصی کرده فریل نیازلی انسانی همه لدیدگاه دینی و هرمی مازلویان شکنده. بلام نیازکه لمیانگینی بشرا دروس جوابی داس ولا هرما هرو دلیلی ما بحثی اکین ولی کان حجت نیو سندی قصی همه اونی. بلام اشارت بوهمه. لبرو لنیازو دست بیکم. نیاز چیه؟ اگر بشر نیازی نوایت چونو. تماشای بشریل بکن پولیان فرعویت احساسی به نیازی کن چون لخویان بایی اون. گشتیان وانین من همیشه هولی پولداری لکم که واقعا افتخارن بوهم عاجز بون لقسمان. همتر قصی پیشو اخمو بیرتن. اگر حضرت ابو بکر و حضرت خدیجه دو نفره که اولین مسلمان گلون دوای پیغمبر صلی الله علیه وسلم پولی اوان نوای اسلام شاید وان نوای و ایساس. پول برکته استفاده لی رحمته اگر بزنی. اگر جنی زنی کل بالاس ها بعضی پلور بال درکا لخوشیا بال غریتو چوات عصمان نزنید ام بالا پنه پیادریه اچوات بان بود تیر بیخو آخر تیر نتوانی بنشیتو. پول خطره. بلام من مثالکم دا پول یکی کنه. ها بعضی کس عشرت و طایفه فرس چون ملحره اکوجه و اوریج مال بزنک من نکوید. ها بعضی کس دسالاتی حکومت و قانون کویت دسی ایتر پیا و پیا نازانید. آخر بنیازی بلاس. هر کسی بنیاز بو اگر دان مرزیای و تربیت نکریاوید خطره. و نیازمندیش خوشه. انسانی نیازمند چی جیری و چی غیری جیری تواضع پیاکا. انسانی نیازمند هولیسی تو عاجز بکا. انسانی نیازمند لمقابلی قصی رقی چان نرم جواغاتو. جا او کسب بزانه نیازی حقیقی چیه؟
ئێمە نیازمان فرست بەعزێ کەس بۆ 1000 تمەن نیازمەندە بەعزێ کەس بۆ ئەحسان و پیاوەتی نیازمەندە دەوڵەمەنە داما نازانێت پیاوەتیوە کێ بکە فەرقی هەست نیازی بەشەرەکان و فەرقی هەست ئینسانەکان لە مقابڵی نیازە ئاوا دەسی پێەکەین ئەگەر بەشەر عەقڵی بەشکەی یەک دانە بەشەری عاقڵ عەقڵی بەشکەی لە هەرچیە مەوجودی زندەست لە گشتیان عاقڵترە غەیر ئەز بەشەر گەلیتر لە دار و درەخت و پەرەندە و پەلەوەری بەحر و بەڕ بەڵام پەلەورێک بە تەنیا ئەتوانێت زنەی بکە دارێک وە بێ خاوەن ئەتوانێت سەوز بێت و گەڵا و گوڵیش بکە وەلێ بەشەرێک وە بێ خاوەن ناتوانێت خۆزایە ئەوە چۆن بەشەر بەم هەمکە عەقڵەوە تەنیا ناتوانێت زنەی بکە دەلیلی ئەسڵی نیازمەندیەسی پەپولەیەک چەندێک شتی گەرەکە هەوایەک و گوڵێک ئیتر با ماشین و بانگ و حەساوی بانگ و چت سەری ناوێت وەلێ منی بەشەرم کە لە هەرچیە چتە باشەکەیم گەرەکە و هەرچیە چتیچە ڕۆژ و ڕۆژ باشتری تێت ئەوە وا من ئیمڕۆ هەسم سوحا کەڵک ناخوا هەر فەقەت بۆ ناونیشانێکی سادەم دەیە تماشای مۆبایل بکەن 10 ساڵ لەمەوبەر نەمانەزانی چییە 8 ساڵ لەمەوبەر ئەو چتەوە 2 ملیۆن تمەن ئەسنریا و 2 ملیۆنیش فرەفرە و ئیسا هیچ مناڵێ نایناتە باخەڵی مدڵێکە پارەکە سندتە ئیسا لە ڕەدە خارجە ئاخر ئەزانن بەشەر نیازمەندی تازەگی و ڕشتە ڕۆژ بە ڕۆژ شتی تازەی پێیشانەن و ئەی خەڵەتێن من مخالفی مد نییەم بارەها دۆستان وتیانە تۆ مخالفی مدی نەخێر من مدم قبوڵە و شەرتێک بەر لە مد نیازگەلی ئەساسی بەشەر دا مەرزیاوێت جا ئەگەر کامڵ بووی بکە فرە شوێنیشتی خوجوانتریچ ئەنا تۆ لەبەرا قسەکردن و یانەورتێ مۆبایلی مدڵبانی بۆ چی تۆ حقوقی ڕانندگی نازانی لە ناوی شارە ماشینی مدڵبانی بۆ چی تۆ پێیساقی شانەی لە شانی مردم عەزیەتیانەکەی ماشینی بۆقزل و دەنگزل و بۆ چی لەبەرا بووەرە ئینسان تا لەو لە هەر چێتەکی تۆ ئاوێ قیمەتی بچواتە بان هەر چێتەکی تۆ ئاوێ قیمەتی چواتە بان ئەنا ئەگەر تۆ ئینسانەوی هەر چێکیش تەک تاوێ قیمەتی تێتە خوار با مودی بانی چوێت پس بەشەر نیازی فرەست بۆیە ناتوانێ وەکی حەیواناتی تر وە تەنیایی زنەی بکە نیازەکانی ئەو نەفرن من ناتوانم بیان ژمێرم دەستەبەندیانەکەم ئەیان کەینە چەند بەستەوە یەکێ لەو دەستەیەلە مازلۆیە ژێتیێژێ نیازگەلی ئەوەڵیەس یعنی شتێکە ئەگەر بەراوردەنە و بەشەر ناتوانێت زندگی بکە ژیر و غەیری ژیری بۆ نەوردەیەم شتێ عاقڵ و بێعەقڵ وەکو یەک تەقالای بۆکەن مەسەڵەن ئائیساتە لەم مەجڵسا تەبیعەتەن پیاوی فرەفرە لە من ژیرتر بە خەروار بە هەزار بە تەعداد ئەگەر بیژمێرین هەست لە منیش گێلتر شاید یەکدانە بێت باوەڕیش ناکەم بێت ئەگەر هەوا نەمێنێ لە مزەوتا گشتمان وەکو یەک پەلە قاژەی مەرگەکەین لە دەستی دەربچین چون نیازی ئەوەڵە کاری وە عاقڵ و غەیری عاقڵۆ نییە ئەگەر حەیوانێکی حەڵاڵ گۆشتیش لە لامانەیە لە مزەوتا هەروەکو هێمە ئەمرێت فەرقی ناکە ئەویش ئۆکسیژنی گەرەک نان خۆراک ئاو خەو ئیسراحەت سەرما گەرما مەسکەن ئام شتانە نیازی ئەوەڵی بەشەرن وەختێ نەما بەشەرەکە عەقڵی ئەشێوێت ئەها فرە کەسێک لە بێدەسیە عەقڵی ئەشێوێت فرە دزێک قەسەم بەخوا دز نییە هیچ ڕێیەکی تری بۆ نەما ئاسۆز ناوسکی زۆری بۆ ئاوردێ خۆی بەری خۆی ئرتێ مناڵەکەی چی مەساڵی ڕەمەزانی گوزەشتتان بۆ دەمەوە هێوە ئەگەر ڕۆژێکی ڕەمەزان و ڕۆژون وەختێ تێنە بازار جا ئەزانن میوە چەنێ خۆشە بۆی هەرچێت شتە چەنێ خۆش ئەوێت مەحرومیەت گشتێک خۆشەکات چون نیاز فرەوێت وەختێ نیازی فرە بوو گشتێک خۆشە ئەها ئاو لە تینێتیا چ خۆشە نان لە برسێتیا و خەو لە شەکەتیا ئەها ڕەفیق لە تەنیاییە چەنێ خۆشە تووشی لە پیاوتێت لە ڕەمەزانە تۆ پوڵوا لە باخەڵتە فقط وایتە ڕۆژ و خۆی بەری خۆتگرتێ ئێوارە وەقەی 2 ڕۆژ تەسێنی ئەم هەر چەندێکیش نان نەخوا مەعدە هەر یە وەعدە دێرێ هەڵا زۆری لێ بکە وەعدە و نیمێ 3 وەعدە نادێرێ ئەتەقی ئێوارەکە تێی چتەکرە سێنیت و ئەڕۆی تۆ
غافڵ لەوە کەسێک هەست مناڵەکەی هەر دڵی هاوە ئەم میوەوە دوێکە پوڵی نەوە و ئیمڕۆژ نێسی و قەسەم بەخوا مانگی لە مەوبەریش هەر نەیبووە و ڕۆژیش نەوە وەلی هەر ڕۆژێوان وێ ئیسا ئەزانێ ئەو هەموورە چەندێ خۆشە حتا گەنیوەکەی چی نیاز زۆری بۆ ئاوردێ ئەگەر مناڵەکەی نەوی لە هەنوورێک هەیدزی لێ ئەکەن جا ئاو لەسەر برد چی بمووسێ چی سەر بمووس هایەژێ قیروسیا ئیتر جەحەنمەکە ئاوڕومچوو ئیتر چی ماوێ حوزی پڕ کنی یازگۆلاب سەگی دەربەی ئوفتەت کونەت منجلە ساڵێک 10 ساڵ 50 ساڵ ئەتبار جەمەکە ئاواوە بێعەقڵێک هەیتڕی کرد لە کاورا مەعزەرەتمە مە قسەی کوردین من 2-3 نەفەر لە دۆستانی مێژن بۆچی وایەژیتە من یەکێ لە ئەهدافم وتنی ئەم زەربوو مەسەلانەسە بکەوێتەوە بیرتان هێمە بە زوان زنین کە گەنجینەی ملیۆنها نەفەری بەر لە هێمەس هەر کەلیمەیەک وەختێ دروستەکرێ هەزاران ئەقڵ لەبانی کاری کردێ وەختێکیش ئەفەوتێ خەزانەی فەرهەنگی ملەتێک لە بین نەچوێت من عەمدەن ئەم شتانەیەژمەوە منیش حەز ناکەم قسەی گەن لە زارمەوە بێتە دەر لە زوانمەوە بێتە دەر بەڵام ئەمانە گەن نیەن چون زەربولمەسەل خردە هەمەگان است و هوشی یەک نەفەر ئەمە بە ئیتفاقی خردمەندە حەیفە خردی هەمەگانی وێڵکەین حەیفە هوشیارین و پشت هەڵکەین لە گوزەشتەکانمان قسەیان گوێ نەدەین وا ئاوڕووی ئەوەن ئیتر لەمە دووە داخلە دڵ ئەوێت خاستر دزی ئەکات خۆ تازە بوو مەسە دز با فەنەکانێکی یاوگرم پس ئەمە نیازە نیازێری ئەوەڵ ئەو نیازان نە عەقڵ ناناسن من میانگینی بەشەرێژم بەشەر هەست بەڵێ چلە ئەکێشێت ڕۆژی ئەگرێت بەرانبەرکەیە کاتێکی نیازەلی ئەوڵا بەشەر هەست تەحەسوونەکات تا ئەمرێت ناخوات وەلێ ئەوانە ئستثنا ناوێتە قاعدە هێمە لەسەر قاعدە قسە دەکەین قاعدە ئەکسەریەتە نیازی دووەم دوای برسیەتی ئەگەر ئینسان زکوی و خە و ئیسراحەت و ئارامشی تامین بوو لە نەزەری جسمی و فیزیۆلۆژیکۆ جا لەولا نیازی دووەم ڕیتەکات لە ئەم نیازی ئەوڵا با دنکێکی تر لەو قسەی قەدیمەتانە بۆ بگەڕێنمەوە ێژێ فەقیری بۆیە ڕووزەردی دێنێ لای مناڵ ئەشێ سەر بخەوێنێ ئەها پیاوی فەقیر چۆن کزە لە بەردەستی مناڵەکانیە فەقیری بۆیە ڕووزەردی دێنێ لای مناڵ ئەشێ سەردانەوێنێ شەک مەتارێنن بەوێ و بە ئێرە و بەوێدا هەر کوێ هاتە ئێشان ڕۆحوا لەوێدا ڕۆحی ئەم شاری ئێمە وا لەو جێلا وا دزی ڕوخاتەیە وا فەقر ڕوخاتەیە وا فەحشا ڕوخاتەیە ئەها تۆ هەر کوێ گل بکە ئێشەکە هەر کوێ ئێش بکات ڕۆحی لەوێ ناتێتە ئێش هەرکێ دەرمانێکی گەرەکە جێ دەردەکان بدۆزێتەوە لەویاوە ڕەحم بکە لەویاوە پیاوەتی بکە لەویاوە نیاز هەست کە پیاوەتی کەمی تۆ شیرینە بۆ خەڵک هەموورە گەنیوەکەی خۆشە کاسە هاوسێ مەزەی فرەفرە خۆشە ئەگەر کەمی کوێت لەم پەندە جوانە نابێ لەم پەندە جوانە لوتت نەماسێ برسیەتی دین و ئیمان ناناسێ ڕووتی مناڵ و بێنان و شێوی شێری ژیانیش دەکا بەڕێوی کێ منداڵ ورد و ڕوت و برسی بێ لە زایەبوونی ئیمان ئەبێت ترسی بێ هەر کەسیش ڕەحم بەوانە نەکا ئەشێ لە زایەبوونی ئیمانی خۆی ئەگەر بە ئیمانداریش لە مەجلسە دانەنشتێ لە زایەبوونی ئەخلاقی بترسێت ڕەحم لە وڵاتێلی تری چاوا مسڵمانیەتی نییە هەر هەست چون بەشەر بەبێ ڕەحم ناتوانێت زندگی بکە بەنای زندگی بە شەریەت وابانی ئەخلاق و ڕەحم و دینگەلێکە ئەخلاق و ڕەحم تەیید دەکەن و تەقویەتی ئەکەن دینگەلێکی خۆشەویستتر و پڕتەرەفدارترن و ئاخرینیان کە پێشتر لەسەر ئەم شتە تەئەکیدی کردەوە مەکارمی ئەخلاق ویژەگی ڕەهبەرەکێسی دینی خۆمانە حەیفە لێی غەریبین بەم ئیدعای گەورەوە نیازی دووەم نیازی ئەمنیەتە گشتان ئیسا برسیتان نییە گشتان هەناسە هەست بیکێشن ئەگەر بێژن مزگەوتەکە ترەکێکی خوارد ئاوەسە سەقفەکەی ئەکەوێ گشتمان هۆڵمان لێداتێت چۆن دەربچین آخر ئەمنیەتیش نەوێ ئینسان ئارامشی نامێنێ ئەمنیەتی اقتصادی ئەمنیەتی فەرهەنگی ئەمنیەتی حەیا ئەمنیەتی ئابڕوو ئەمنیەتی هاوماڵی ئەمنیەتی باوکو فەرزەندی ئەمنیەتی براو خۆشکی
من ئەترسم لە ڕەفیقەکەم چون وەختێ قسەم تەقاکە تانەم لێدا با وەختێ بگەینە مەهارەتێلی زندگی با وەختێ بگەینە محیتگەلی ئرتباتی جەمعی جا ئەوێنن چۆن خۆمان بووینە سەر زدی خۆمان من پەلەم نییە گەرەکمە مقدماتەکان جارێ بێژین جا لەولا بڕۆینە سەر شتە بچووکەکە وەختێ تۆ من میێوانیەکەی بۆ ماڵ لە بەرابەر لەوە هۆڵی زکموێت گەرەکتە فیس بکەوە ملمات لیزوونەکەتم پێیشان بووی نەوعی سفرەکەتم پێیشان بووی دەفر و دۆڵەکەتم پێیشان بووی تعجب مەکە تعجب مەکە ئەگەر من ئارامشم نەوێت تعجب مەکە ئەگەر من لەویانەوە سرم لێ بشێوێت تعجب مەکە ئەگەر حەز نەکەم شەوێکی تر بێمە میێوانیەکە تعجب مەکە ئەگەر لە مەودوعە بەخیڵی و حەسوودی و پێ بووم ئاخر و لە میێوانیەکەی تۆ ئەوەڵین شتی من یعنی ئەمنیەتم لە بین چوو تۆ خەریکی ئەمنیەتی ڕەوانی من کە بۆ ماڵی براکەماتیم لە بینەوەی خەریکی تانەم لێدەی خەریکی بچووک مەکەیتەوە بۆ خۆ زل بووی ئەمە خەتەرناکە دووەمین نیاز ئەمنیەت و ئەگەر ئەمنیەت نەما چاوەڕێ نەوێ کاورا عەقڵی لەسەری جێ خۆیاوێ ئەها یەژن مارێ هاتە ناو بەعزێ کەس عەقڵی چۆن نەشێوێت ئەها بازێ ژن یەژن ئەوە سووسکێکە چۆن ڕۆحی ئەتۆقێت عەقڵی ئیتر کار ناکات آخر ئەو ئەحساسی خەتەر ئەکات ئەمنیەتی نەما ئیتر عەقڵێکی نامێنێت فرێ لە هێمە ئەمنیەتمان نییە وە دەستی ڕەفیقەکانمانەوە فرێ لە ئێمە زاتمان نییە بچینە گژی یەکێکە گژ نە ئەمری بمەعروف و نەهی لە منکەری لێ بکەین ئەترسین بواوە ناوی دەممانە ئەمە ویژەگی جامعەی ئیسلامیە ئەمە ویژەگی جامعەیەلی پێشڕەوە کە یەک بۆ یەکتری خاس بێژن زەرەر لە یەک دوورکەنەوە خێر و یەک نێزیک بکەنەوە دەی ئەگەر ئەمنیەتمان لە لای یەک نەوێت چۆن نەتوانین وا بکەین ئەمنیەت چەندێکە ئەو نەسە ئەگەر سڵامی کاوراو کرد ناوچاو ناوەیەکا لێو ئەگەر جواوی سڵامەکەتی شیرین داوە ینی تۆ بووی بۆ من خەتەرێک نییە ئەنا ئەگەر پەلەیە لێو دوورکەوێتەوە ینی تۆ ئەمن نییەی گورگ بێتە مەجلس پیاڕاکە هەزار مێ لە لای ئامێکە ئامەکە ناترسێت مێ ئەمنەها لە کوردی خۆماناژن کاورایەژی مێی پەیغەمبەرە بەعزێک کەسی ژێژی سەید ڕەندەس سێومین نیازی بەشەر کە نیازێکی مهمە نیاز بە تعەلوقە من ئەم چەخۆڕانەکە بەرادەر ئێساوەتی پێم بۆ چۆخەکە ناکەنی باگەرمونێ وەڵا ناتوانم بیکەنم بیش تەقم ناتوانم بیکەم آخر من بەم چەخۆڕانەکەوە تۆ ئەم ناسی لە وڵاتێکی تری چا لە کرماشانە لە تارانە لە کۆنفرانسە کشۆریە وەختی قسەکەم ئەمە ناکەمە بەرم بۆ ئەوە بێژم و ئەوان خۆشتانم گەرەکە من نەهاتم فەخر بکەم و ملی سەرتانە بە بچووکردنەوەیەوە بە ئەحترام بەهێوە بەرگی خۆمم گۆڕی تۆ میێوانە بێت چی ئەەکەی حەز ناکەی خۆراکی خاسکەی بیخوا معنای چیە تۆ لە وڵاتێکی تر فەخر بکەی ئەگەر ئەم لیباسەوە لە بەرتاشە خدمەت گوزارتر لە خۆتویت ئەنا ئاوڕووی منی چی بردوێ من نیازم بە تعەلوقەس تعەلوق یعنی تۆ من گەرەکێ و منیش تۆم گەرەکوێ ئەگەر تۆ ئیسا پشت لە من هەڵکەیتر من ناتوانم قسە بکەم یەژی نەتم گەرەکە هاتەکی بازێک کەسا قسەکەی وەختی قسەکەی و خەریکی موبایلەکەیە یەژێ لەم وەختەوە من فکرم وە لای موبایلەکە و فکرم نییە لای تۆ تۆش قسەکە بۆ خۆی لە نیمقا ئەمێنێت چون تەرەف ئەعلامەکە پێ ئیتر من و تۆ تعەلوقمان نەماوەیەک ئەها وەختێ قینەکەین لە مناڵەکانمان ێژین دەنگم نییە تەکتا یعنی خەتی تعەلوقم بڕی من چۆن بزانم تعەلوقم ئەزوەتەوە وەختێ سڵامەکەم وە زوانێکی تر جوامۆیتەوە وەختێەوە کوردی قسەکەم عاجزەوی لێم زەربول مەسەلێکی قەیمەی باوە گەورەم تێرەمێژی فڵانەکە زەمە لە کوێ ئاتی تۆ من تعەلوقم نامێنێت ئەگەر ئەو شتانە ڕیشی منە تۆ بیقەرتێنی داروەڕیشی و بەنە کار بە پیشەیە گیا بە ڕیشەیە فەرمودەی قەیمیان بۆ هەمیشەیە تۆ ئەو شتانە فەرهەنگی منە لاوردە من چۆن دڵخۆشم لەم شارەوە چۆن وا ئەزانم خەڵکی ئەم شارمە ها با شتێکی خۆشتان بۆ بێژم دوو سێ ساڵی پێش ماڵم لە تارانە و شەوێکیان شەوی قەدر و هاتینەوە بۆ جوانڕۆ بەرادەرێکی تارانیم تەکەوە ئەم وڵاتیە نەناسی هاتینە ناوی شار نێزیکی سوح و ئۆتۆبوسی تاران نێزیکی سوحەگەیەتەوە ناوی شار یعنی مزۆتەکانی ئیتر خەڵکی هون خەڵک ئەچوونەوە بۆ پارشیەوە وتی چی قۆمیە لەم شارە ئەم شارە بۆ واسە وتم ئەگەر وانەوایە عەڵاجەوی و وای نەسە عەڵاجەوی نییە برا ئەمە شەوی قەدرە
ئەگەر بۆ خەیر ئەم شارە نەشێوێتەیەکە دەیژ من ئەو وەختە عەڵاجێم لێتێت خۆشحاڵم ئەوە بۆ شەڕ ڕائەکەین بۆ تماشاونێکە بۆ قەدرتێن خۆشحاڵترم ئەوە عیبمان لێبێەوە دیاری شەڕۆ بێسین مەر بۆ ناوژی توخوا عیب نییە خەڵک جمێن بوون و ئێمە گوێ بتەکێنین ها بنابراین ئەو مەسئلەی فەرهەنگەکە بوو عەرزمکردن گەردشگەریەکە لە گەردشگەریە فرێ لە تەعەلوقاتی من خەریکە لە بینەچێ بۆیە هۆڵمە من بە تەعەلوق وەزنم ئەمە سێوەمین نیازی منە چوارمین نیازی بەشەرێک ئەحترامە باشە من تەعەلوقم بێ بە مەردمەکەم بە شەرتێک خۆشە بۆم خەڵکەکە ئەحترامیان بێت بە شەرتێک خۆشە ئەحترامی یەک برین سڵام و عەلەیکە سڵام جواب بێنەوە گر بلندت دهد دشنام به که ساکن دهد جواب السلام بعضی کس سلامی که آواکه جمینه که پی بالو باشتره به قصه شیخ سعدی دزگل و یکو فرا تعلق یعنی او نه تعلق یعنی و یکو یکی کن لبانی او کن گیانی خوی باخت که یه باش کم بر بیت ولی چون شغل کن احترامینیه لناوی جمع رویان نیه بیجن دزین برا چی من کەمە تا ڕوومان نوێ بێژین یەکتریمان خۆشگەرەکە احترامی هێمە وا لە تەقوامانە وا لە ئەخلاقمانە وا لە هاوسەیەتیمانە وا لە هاوماڵیەتیمانە ئەگەر تەعەلوقمان بێت و احترام نوێ لە بینمانە تەعەلوقەکەیش گەنە ئەها بازێ وەخت دز قەومی کەسێکە کاورا لە ژێر ێژەق هیچم نییە ئەترسێت و ئەم تەعەلوقە تووشی پەنێکیش بێت بێژن تۆ پاشکەوانویت برا هەر کێ خاسە تو خوا بێژن تەعەلوقی هەست پێمان بە ئەحترامگرتنی هەر کێش خراوە بە پیاوەتی تەقاکردنی خاسیکەن ئەمە چوار نیازە وەختێک کەمەوێتەوە بە شەرێک سەری لێشێوێ وەختێک کەم بوونەوە وەختێک خۆراک کەمەوێتەوە سەرمان لێشێوێ وەختی ئاو کەمەوێتەوە سەرمان لێشێوێ وەختێکانە هەرچیەک کەم بووە سەرمان لێشێوێ ئەمنیەت کەمەوێتەوە سەرمان لێشێوێ تعلق کەمەوێتەوە یعنی قەوممان پشتمان لێ هەڵەکات سەرمان لێشێوێ احتراممان لە شارەکەمان ئەگەر پەنێکمان داوێت کەمەوێتەوە مەجبورەوین ڕەو بکەین بچین بۆ شارێکی تر هەر کێ لە کەمەوەبوونی ئەمانە فعالیەت بکە بۆ ڕێککردنەوەی کەمبوودی هەیە ئەگەر من ئیسافرە تەقەلاکەم بۆ مە احتماڵەن کەمبودم بێت لە ڕەوانشناسیە وەمەیەژن کەمبود ئاژن فڵانە کەس کەمبودیە بۆیە قسەکە ئەمە کەمبودە ئەگەر تۆ بۆ احترام تەقەلا بکەی ئەمە کەمبودە ئەگەر تۆ بۆ تەعەلوق تەقەلا بکەی ئەمە کەمبودە ئەگەر تۆ بۆ نان و چای خەریکی زندگیەکەی ئەمە کەمبودە ئەگەر تۆ بۆ ئەمنیەت خەریکی زندگیەکەی ئەگەر وایە شارەکەمان کەمی هەیە ئەگەری جوانیان لە خواوە زیاوێت چون پلەی دووم ماوە بێژمی لە دوای ئەمە نیازێلێک سەردەرتێرن نیازی ڕشتن تۆ بۆچی قسەکردنی یاگرت هیچ دلیلێکی تر نەوە فقط بۆوە قسەکردنی یاگرت گەرەک تو قسە بکەی تۆ بۆچی ئیسا هەناسەوە کێشی بۆوە جایزە بێنێ پوڵ بدەنێ نەخێر من هەناسەوە کێشم بۆوە هەناسەوە کێشم هیچ دلیلێکی تری نییە من ڕێکردنم یاگرت بۆوە گەرەکم و ڕێ بکەم نە بۆ ئەوە گەرەکمێ فوتباڵ بکەم هەر نەو لە بیرما فوتباڵ چی وەختی ڕێکردنم یاگرت حیفە ئەخلاق بۆ ئەوە بکەی هاوماڵ بێژە پیایە خاسی ئەخلاق بۆ بکە گەرەکتە ئەخلاقی وی ئینسانیەت بۆ بکەی بێژن پیایەکی زلە ئینسانیەت بۆ بکە تاقەت ناوەی نەیکەی ئەگەر گەیتە مەرحەلە جوزی ئینسانیەلێکی وا خەریکن ڕشتەکەن ئینسانیەلێکن هەرچێکەکەی داناپۆشتێ ئەنا ئەگەر تۆ پیاوەتیەکەی بۆ ئیسمی تۆش لە ناوی پیاوەلی گەوراوێ ئەوە ئیتر تۆ کەمبودت هەیە ئەگەر بیر هاوڵای هاوماڵەکەتەوە بۆ ئەمە وەڵا هاوماڵەکەم لەم لاولۆلا خاسم بێژێ نەخێر کەمبودت هەیە باوکو دایک شیرەوێنە مناڵەکەیان هانە بیریەوە مناڵەکەیان بێژێ وەڵا چون شیردا پێم ئەچم لەم لاولۆلا خاسی هێژم نەوەڵا هەر شیریەینە بۆ گەرەکمانە شیری بوێنی مناڵەکانمان ماچەکەین بۆ گەرەکمانە ماچیان بکەین ئیتر بۆ هیچێکی تر نییە خۆ ئەگەر ئەوە تەکی یەکا پیاوەتیمان کرد ئەوێتە ئەو پیاوەتیەوە خوا گەرەکێسی دەستی ڕاست وەختێ پیاوەتیەکە دەستی چەپ پێی نەزانی سەوابی ئەحسان و جۆرەوە من عەرزتان بکەم من عالمی دین نییەم هەمتر یەژمۆ ڕەوانشناسم ڕیزەخاری سفرەی مامۆستایانم دانشم لە خزمەتیانە شتێ یارم لەم لاولۆلای گەڕێنمەوە دوای 5-6 کەڕەت پێوانە مەواظب بووم غەڵەت نەوێ نە هەروە هەرچی هاوە دەمما بێژمی ئەحسان 10 بەرابەر جواویەسی ئەگەر بزانی بیکەی 700 بەرابەر و ئەگەر بزانی دروست بیکەی بەڵکو زیاتر بە حەساوی خوا ئیتر خوا خۆی ئەزانێ حەزەتی عوزەیر 100 ساڵ خەفت وتی شاید سەعاتێک بی ئیتر حەسێوی خوا چەندێکە من نازانم
ئەوی شەرتیە وەختێ ئەیدەی فەخر نەکەی تۆ ئەگەر پیاوەتی ئەەکەی یەک دانە لەو شتانە بەعەس بۆ بتوانی پیاوەتی بکەی وجودی فەقیرە. ئەگەر فەقیر نەوێت تۆ چۆن ئەحسانەکەی؟ ئەگەر فەقیر نەوێت چۆن ئەم مامەڵەی یەک بە 700 و زیاترەتەکی خواکەی؟ دەی ئەگەر ئەیدەیتێ سەردانوێنە و دەستی ماچکە نەک بە ملبەرزی و فەخر. ئەگەر وا کرد کەمبود هەست ڕشت ناکەی خوایش حەساوی ناکە خوا لە من باشترە زانێ من کێ. ئەمە مازلۆیەکی غەیری مسلمانی جوانڕۆیە ئەم قسە کاتێژێ ئەمە هەرەمە کەس. پس ئەگەر ئەو چوارە ئەوەڵنەکە و تۆ کەمبود هەیە ئەگەر لە چوارە ئەوەڵنەکە ئەوبان و تۆ گەرەکتە ڕشت بکەی نیازێلی ڕشتان بۆێژم هێمە گشتمان وەختێ لە ماڵ تێنە دەرئەچینە بەری ئاەنە بۆچی ئەڕۆین گەرەکمانە لە خۆمان خۆجوانترین نەچوون بە تەشکین و ئەم جۆریچە گەرەکمانە خۆجوانترین. من ئەمێوارم چ خۆڕانەکەمە توی بکەن بۆم ئمڕۆ لە کەژوم لەوێ زەنگم داوتمە لە بەرا چ خۆڕانەکێکم بۆ توکەن شەو گەرەکمە بڕۆم بۆ مزە و چڵکردنەوە تازەیش گەی مەسە بەرخ خرگەرەکمە لە خۆم خۆجوانتروم داوای دەسماڵ قازیم کرد زوو هەرەخکەم بۆ پاکی کەمەوە من حەز ئەەکەم لە خۆم خۆجوانتروم هەروە گشت کەسێ حەزەکە لە خۆی خۆجوانتروێت. هێمە خۆجوانتربوونمان بۆ ئەوە نییە گەنین بۆ ئەوە حەز ئەەکەین زیاتر لە خۆمانی. ئایسا یەکێک لەو دەری مزەوتەوە بقیڕێنێ بۆمان بکرێت لەو پەنجەرەوە سەرکێشین. بۆچی؟ هێمە تااقەت ناوەین شتێک ئیمکانی هەست بیزانین نەیزانین هێمە گەرەکمانە بزانین زانین جوزی سفاتی ڕشتی بەشەرە. هەها ئەبوو ڕێحانێژێت بمرم و ئەمە بزانم یان نەمرم و بمرم و نەیزانم. وتیان تۆ هەر ئەمری فەرقی چێوتی بەڵێ وەڵا فەرقیە زاناوم و بمرم نەزانم و بمرم چۆن فەرقی نییە. بەنابەرین نیازێکی ترێ من نیاز بەزانینێ ئەها زانا پایە بەرزەکان ڕۆژ بە ڕۆژگەرەکیانە فرەتر بزانن. بۆچی؟ خۆ هەرچی فرەتر بزانن بەدبەختترن چون خەتەری فرەتر دەرکەکەن تەنیاترن کەم کەسێتر لە قسەیان حاڵێوێ قسەی گشت کەسێک کەڵک ناخوا بۆیان هەرچیە ژیرتروی ڕەفیق و کەمترە هەرچیە زاناتروی خەفەت و بێشترە. دوایی لە شعرێکی مفەسەڵە ئەمیشتانە بۆ خوێنمەوە ئەی بۆ حەز ئەکا بزانێ ئاخر تاقەت ناوان نەزانی. هێمە فرە وەختێک گوێ قڵاخی دەمی خەڵکەوین گوێ ئەنەینە قەی دەرگاوە کوڵەورین لە خەڵک بەخوا ئەوە هەرسی زانینەوە دارمانەکات جان نەمانزانیە هەدایەتیکەین غەڵەت ئیستفادەی لێکین. ئەی بۆ لە دانشگا ئەو گوێ شل ناکەی بۆ لە خوتبە و سخۆنڕانیا شلی ناکەی بۆ پڕی لە خێر ناکەی جیاتی شەڕ. گوێ دەواازەی بەشەرە چاو کوناوەجەس حیف نییە توخوا ئەمانە ڕوونی و ڕووناکیان لێوە نێتە ناو پیسی و چڵکیان لێوە بێتە ناو. دوای نیاز بەزانین نیازێکی تری بەشەر سەر دەرتێرێ نیاز بە خوجوانی نیاز بەزانین ئەمە هێمە گەرەکمانە زیایی بکەین نەچون کەمە هەر گەرەکمانە زیایی بکەین. بۆچی نازانم دڵمان واپیەوە نیاز بە پەرستش ئینسان دڵی واپیەوە بپەرسی. لە تەواوی دنیا ئەوانی چەند نەهێلیستن گیری خۆیانیان کردێژن خۆزایان من چی بپەرسم ێژن هیچ ئەو نە هیچ گەرا ێژن هێمە هیچین هەر ئەمە تۆ تەرەفداری هیچی چتێکی چۆن ئەوێت لە ئاوایی هیچ هاتیە پس ئاواییەکە و هیچی ناوە چۆن ئەوێت تۆ هیچ کۆر نوێت. پەرستش نیازی بەشەرە ئەها ئەوانە فرەتر خوا ئەپەرسن فرەتر ڕشتەکەن فرەتر خاوێنەونەوە فرەتر ئەمنەونەوە هاوماڵیان خەتەری نییە ڕەفیقیان خەتەری نییە مامەڵەیان خەتای نییە. ئینسانێکە زاناس ئەگەر مسلمانیش نەوێ خراو ناکە و ئەگەر خراو بکە ئەوەڵین دژمنی خۆیەسی. ئینسانێکە گەرەکێ خوجوانوێت وەختێ لە خوجوانیەکەی کەمەوێتەوە خوجوانی هەر سوورەت نییە سیرەتی چێ یەکێ لە خوجوانیەلی بەشەر ئەخلاقە جوانی ڕۆژ بە ڕۆژ لە بەی نەچوات سەداقەتە ڕۆژ بە ڕۆژ زیاکات تا ئەو ڕۆژە ئەمری ڕێ هەست هەر زیایی بکەی وەلێ جوانی ڕۆژ بە ڕۆژ لە دەستی ئەچوات حیفە لەبانی ئەوەوە ئەزانی ئەڕوات سەرمایە گوزاری بکەی لەبانی ئەوە ئەزانی زیاکات بێخەیاڵویت. نیازی تری بەشەر نیاز بە پەرستشە عەرزم کردن ئینسانێکە شروع پەرستش جناب مامۆساوە خێر بێ یاخوا سلام علیکم ورحمة الله یاخوا خێر تشبێت یاخوا خێر تشبێت.
من مامۆستا وەختێ دیاروێت ناکرێت قسە بکەم چون ئەمیچە زەرول مەسەلەکی کوردیەژێت تاریفی ڕووەڕووەسە غەیبەتی پشتەسەر وەلێ ڕۆحی پیایە وەختێ گەورە و مردم خۆیانیان پێ ناگیرێ هات دەسەوەی لە ئاوێکەی لەرەنی تۆ ئاوەکە لرپەیەکە مامۆستا لێوەتێ پیان خۆی پێ ناگیرێ ترە یا ئەشێ قسەی قەت بکە یا ئەشێ هەڵبسە یا خێراتنێ یا خوا خێربی ئەمە نیازەکان ون منی تر فرە لەسەریان ناچم ئەم نیازانە شەخص وەختێ دەرکی ئەکات ئەوێتە دوو دەستەوە کەسانێکە بۆ نیازی ڕشت زندگیەکەن بۆمە ڕۆژ بە ڕۆژ زیاتر بوو نێژی بۆچی ێژێ بۆچی نەرەکە مەیلمە ئەها خۆشەویستی دەلیلی نەرەکە من تۆم خۆشەرەکە بۆچی ئاغا دەلیلی نەگەرەکە خۆشتم گەرەکە ئەگەر قینمێ لێ دەلیلی گەرەکە من قینمە لە تۆشێ بێژم بۆچی وەلە خۆشتم گەرەکە ئیتر بۆچی نەگەرەکە ئینسانێکە گەرەکی ڕشت بکە بۆچی نەگەرەکە گەرەکمە ڕشت بکەم وەلێ ئەگەر گەرەکێ بەری ڕشتی خەڵک برێشە دەلیلێکی بێ ئابرا تۆ بۆچی مانعی هاوسەیەتیت ئابرا تۆ بۆ ئەماندەی وە گژیەکە ئا دەلیلەکە و بێژە ئاخر لە شەڕی ئێمە تۆ چی و پێوەڕێ ئیتر فرە لەسەری ئەو قسە ناچم تێم دوو نەوع تەربیەت قسە دەکەم شەخسێک تەربیەت دەکرێت بۆ کەمبوودەکان خەریکە جۆرێک زندگیەکات کەمبوودەکان وەدەست ئێژە چۆن ڕەفتار بکەم یەکێ پیاوەتێکم تقا بازێک گایکەر قەشەنگ ئەزانێ بلاڵێتەوە دڵی بەردەتاوێنێتەوە و دەوڵەمەنی چێ یعنی وەختێ لە یەکێک دەسێنێ لە خۆی دەوڵەمەندترە لە یاڕۆی ئەنفاقکەر دەوڵەمەندترە ئاخر بووە سەعادەتی گەرەکێکی ڕێی کاسبیەکەی بدۆزێتەوە ئەم لاڵە و پوڵەی ئەوە دروستە دڵی بەردەتاوێنێتەوە وەلێکانە متەوەجێی پوڵی تەرەفە پوڵی پێنەهەی دەسەکاتە جمێندای ئەگەر دووسە دانە حوسنتی وتێ ئەم دەحە دووسە دانە قەوڵی ڕوانسەری خوەسن تەواتی بەنابەرین ئەگەر نیازەکان من لە ڕوانسەرا جەلساتی فرم هەست ئەوە وا نەوێت بێژن لەوەی چە قسەی بەڕووەکەم وا نەوێت نیازی کەمبوود بەشەر تەربیەت نەکا بەشەرێکە قانون ڕعایەتەکە بۆ جەریمەی نەکەن کەمبوودی هەست بەشەرێکە قانون ڕعایەتەکات بۆەوە هۆڵیەسی قانون لەبین بچێت ئەوە کەمبوودی نیۆگەرەکێ زیاو بکات بەشەرێکە درۆ ئەکات لە ترسی جەریمەوە ئیتر درۆ ناکات یا درۆکەی پاسا ئەکات ئەوە کەمبوودی هەست بەشەرێکە وەختێ درۆ ئەکات شەوخەوی پێ ناکەوێت بەیانی تێت ئەترافەکات ئەوە گەرەکی ڕشت بکات درۆوە سەر ڕشکە باوکم خوا عەفوی کە ئەیوت ئەی وەختێ درۆکەی کونای ڕشکەیە دروستەکەی بۆەوە ئەم کونا خۆی بورێشێت چوار درۆیتر وە چوار دەوریا بکەی درۆ هەر دوای نایە ئەشێ هەر بڕۆی لەسەری فەقەت یە ڕێ هەست دوای بێ پێشی درۆم کرد ئیتر نجات پێیاکەیت و تەخ بەنابەرین ئەگەر ئێمە بۆ ئەمنیەت زندگی بکەین بۆ ڕشت زندگی بکەین معزەرەتمە بۆ نیازەلی فیزیۆلۆژیکی ئەوەڵ زندگی بکەین بۆ ئەمنیەت بۆ ئەحترام بۆ تەعەلق باشە ئەمانە پلەوەلی ئەوەڵی گەین وەڕشتن وەلێ ئەگەر زندگی تۆ هەر بۆ تامینی ئەمانەسە کەمبوود هەیە و تەربیەتێکە تۆ ئەکرێی تەربیەتی بیرونیە یعنی متەوەجێی شتێکی لە دەرەوە ئەوە نەما ئیتر نایکەی وەکو مناڵە ێژی پێی دووچەرخەیەک بۆ سێنەمە هەر معادڵە و بیسوێ ئەگەر بێژی بۆ ناسێنەمەوێژی تر حوسڵەی دەرسخۆنی نامێنی ئەمە تەربیەت نییە ئەوە تەربیەتەوە ئەگەر کتێویش نەوێت ئەچوات بە شێوەیەک لە کتێوی خەڵک ڕوونیسیەکەوە خوێنێت ئەگەر کەس نەوێت ئەچوا بۆ شارێکی تر ئەوە تەربیەتی دەرونیە بۆ ڕشت خەریکە ئێمە گەرەکمانە تەربیەتمان بێتە دەرونی یعنی وەختێ درۆ کرد خۆ و مڵۆزمی خۆتوی وەختێکانە نەوپەرسی خۆ پیان نەکەوێت وەختێکانە لە خوجوانی سیرەت کەمەوێتەوە خۆ هۆڵ خۆتی لێدا بێت ئێمە گشتمان دوو نەفەرین براینە نەفرێکمان ئەمەسەوا هێوە ئەوێن و قسەتان بۆکە نەفرێکیش لە ناوە خەوەری لە من هەچیەژم ڕاستەکەم یا درۆکەم ئیتر هێوە ئەویانە ناناسن نەفرێکمان دوای مامەڵەی ئیمڕۆ سەرە ناتەبانی پاڵشت بخەفێ و ئەوەکە لە ناوە تێبەرێژە چیەکەی هەها قەسەمێکی درۆ خوارد بازێک کەس ناوەکەی لەبیر چووەسەوە ئەسەن ناوەکە ڕێ هەناسە کێشانی نەماوێ ئەوانە ئیتر خەتەرن توخوا تا تۆزێ ڕۆشناییمان واتە ئەکرێ کوانەکە گەرم بکەین و ئەکرێ ئاگرێکی لێ ڕۆشن بکەین و ئەویش ئەگەر بەتەنیا ناکرێت دنکێکمان من چلۆسکێکی نیمسوزم تۆش چلۆسکێکی نیمسوزی هەرکمان ئەگەر دووربین قەرێکی ترە کوژێین و فقط بمان نەنەپاڵی یەک فوچمان لێ نەکەن داغرسێن و توخوا باوە محەبەت و برایەتی و دڵسۆزی مەخسووسەن بۆ ئەو کەسانە وا خەیاڵەکەی لە خۆی خراوترن چێ بزانێ شاید ئەو لە تۆ خاستروێت
قسەی من خاسی جوانڕۆ نییە برا لە ئەو سیدەکانە دیارە من ێژم لەبەرا دڵسۆزی بۆ کەسەوەوە خراومان نەزانێ تا لێ ڕۆشن بێت تۆ ئێمە خراونی دڵسۆزیش گوزەشتە مداراس ئەحسانە پیاوەتیە چشم پوشیە لە ئاخر من بە چەند دانە شعر گەرەکمە مەطلەبەکەم تەواوکەم چون ئیتر بەسەوە ئازانم ئەوەڵ بەحسەکەمان لە بێنیازی و نیازۆ شروع کرد وتمان بێنیاز ئەگەر واقعان وا بزانێ بێنیازە ملهوڕەوێت من لە داستانێکی مەولاناوە بەحسەکە ئەگەڕێنمەوە ێژێ پیشە یوسف نازش خوبی مەکن حەزەت یوسف فرە خوجوانوە ئیتر لەوێ ڕێ نییە تۆ بێژی من خوجوانم پیش یوسف نازش خوبی مکن جز نیاز و آه یعقوبی مکن وەکی حەزەتی یعقوب وە ئەویش لە مەقامی پەیغەمبەریە پەیغەمبەر و باوکی چی و وەلێ چوون یوسف خوجوانتر و ئەم هەر ئاهو ناڵەیەک ڕۆ شوێنیە تو خوا ئەگەر گەورەیەک وا لەم شارە فیسمەکەوە ملیە ئەگەر خوجوانێک وا لەم شارە خوجوانی ئەخلاق خوجوانی سروەت خوجوانی پیاوەتی خوجوانی ماڵ خوجوانی ئینسانیەت حەیفە شان بێ لە شانی بێژی من لە تۆ بەرترم وەکو یعقوب هۆڵی وێت نەوا لەم شارە بڕوات نەوا جێمان بێڵێت تۆ کە یوسف نیستی یعقوب باش خۆ ئەوە نییە خۆ یعقوب وەتوانی ئەمەکەیانوی تۆ کە یوسف نیستی یعقوب باش هەمچە ئەو با گریە و ئاشوب باش ناز را رویی بباید همچو ورد وەکی گوڵ چون نداری گرد بدخویی مگرد ئەگەر مەقامی ڕشت نییە نەگەیتەسە ئەو نیازێلی ڕشتە هایتە کەمبوودا تو خوا لە کەمبوودا ڕێی غەڵەت انتخاب مەکە بۆ دەرامەت حرام مەفرۆشە بۆ دەرامەت ئابڕوو لە بینمەوە بۆ دەرامەت فەرهەنگ لە بینمەوە ئەها لە ئەو سیدەکانە شرایەتی مامەڵەی بازاڕمەنوت زشت باشد روی نازیبا و ناز سخت باشد چشم نابینا و درد حیف ئاغام بە ئەخلاقی و نازیش بکە فیسیش بکە ایمن آباد است آن راه نیاز ترک نازش گیر و با آن ره بساز فرە ئەمنەوی تۆ ئەگەر بەرزی چویت سەردانوێنیت تەواضع بکەی لێلی خەڵکە ئەگەر دەوڵەمەندوی نێژی ئەم پوڵە لە خۆمە بێژی لە زەحمەتی خەڵکە بە ڕەحمەتی خواست و بە زەحمەتی خەڵک جا ئەو وەختە ئیتر وا نازانی ئەم خەڵکە زیاغن بەندەن ێژی ئەربابی منن دوکاندارێک ئەگەر ژیروێ نایێژێ من مەیلم بێ نافرۆشم ێژێ خەڵکنەون بازاڕم کەسا دەوێت با خۆش ئەخلاقم هەرزان بفرۆشم با دەبووەوە هەشت و هەشت برە لە مشت با گڕۆژێک بێن خوشی ناز اردمی بفرازدت بیم و ترس مزمرش بگدازدت کوردی و فارسی وقتی ئاوا ئەکەونە بانیەک و کوێری نێژن پێی سووتی لە دانشگاهێژن سووتیەکی دا هەرکە ئەو بیدارتر پردارتر ئەو قسەی ئەوڵنەوە کردم لە قزمەتتەنا هەرکە ئەو بیدارتر پردارتر هەرکە ئەو ئاگاهتر ڕوخزارتر ای خنک آن کو نکوکاری گرفت ای خنک آن که نکوکاری گرفت زور را بگذاشت و او زاری گرفت ای خزم و دولمنه و زورداره و صاحب قدرته و صاحب تایفه و پشتیوانداره و زوری نالا و بێنیازی نالا وتی برا نیازمەندی خەڵکم برا بەخوا و بێهێ و ناتوانم بە دوو کەس نەبێ ناکرێ چاکە چەپڵە بە دەستێک لێ نادرێ کاک بێیەک ناتوانین گەر ئیش بکەین بۆ یەک گەورە تا بچووک بە هەوار ئەگەین زۆر بە سەهل و سووک عاقلان ئەشکەستەش ئەز ئسترار عاقڵ خۆی ئەزانێت لە ڕووی ئستراری کوێت دڵی چی بەخواوە نەوێت دڵی چی بە خەڵکۆ نەوێت لە ڕووی ئسترار عاقڵ ئەزانێت ئەشێ خۆی بشکێنێت تەکی خەڵکان نەوێت کاری ڕێکی نایێت عاشقان ئەشکەستەش با سەد اختیار عاشقی کوێت لە ڕووی عشق و هەر بە عەلاقە خۆی خۆیشکێنێ عاقڵ کەمبودە عشق ڕشتە عاقڵ لە ڕووی کەمبود خۆی ئەشکێنێ و عاشق لە ڕووی
ئەمە قراردادی بووە بەحسی بووە عاشقیش لە ڕووی علاقەیەک وەسی با بەحسێکشمان انشەڵڵا ئەوێتە بەڕەسی عشق و عەقڵ تا بزانین عشق و عەقڵ چۆن رابطەی ئینسانی لە دروستەکەن عەقڵ مکاینیکە و عشق نەرم ئەو علمی سەردەوەم علمی داخ با لە وەختی خۆیان باسیەکەین ئیتر بەحسەکە گەرەکمەوە شتێک تەواو بکەم پیرەمەردێک خەریک و ڕیشی چەرموو ئەکرد هەر لەسەر بەزمی قەدیمی و ئەوە واوە جوانی کردی وە پیریش ئەی کرد کاورایە پێی گەی وتی برا ڕیش و چەرموو بووە ئیتر بەسە داستانەکە مەولانا دروستی کردێ ئیتر منەوە تەواو یەکەم چون مسلمان یەکە لەم دووە یا دانشمەندە یا دانیشتووە یا ئەشێ خۆی بزانێت یا ئەشێ گوێ بورێت ئەمیچە بۆ وەسە دوو جار لە کونێکۆ مار نەیگەزێت یعنی ئشتبای دوێکە ئیمڕۆ تکرار نەکاتەوە چون هەرکێ دوو ڕۆژی وەکی یەکوێ ڕۆژێکی خەسارە ئەم کاورا 40 ساڵی وەکی یەک وێ یعنی هەر 40 ساڵەکەی خەسار وێ ممکنە خۆیچمان واوین هەر کەسێ خۆی لە خۆی خەوەریاز هەر کەسێ ئەم خۆیە چووە شەو ئەو خەوەکەی وەبانی پاڵشتەوە گیرروگازی تێرێ بەش ئەمە خوایەکە ئەو خۆیەکە لە خەفاغا بە حفزی ئەسرار ئەم ئامە تەغیر بووە باشتری کات هەرکەوێت ئەوەڵیان خۆم چون منیش هەرچیە بووم لەمە باشتریش ئەتوانم بووم لەمە خراوتریش دوعا بکەن لەمە خراوترنەوەم ئەگەر باشترنەوەم ئەگەر گوڵ نیت بۆ باخی ژیان دڕکیش مەبە بۆ ئازاری گیان هەر ئەو نە عارفی پرسید از آن پیر کشیش که توی خواج مسنتری یا که ریش پرسیل خو پیری یا ریشکه عارفی پرسید از آن پیر کشیش که توی خواج مسنتر یا که ریش گفت نه من پیش از او زاییده‌ام گفتی نه من لبرای ریشکم آتیم دنیا گفت نه من پیش از او زاییده‌ام بیز ریشی بس جهان را دیدم گفت ریشت شد سپید از حال گشت گفتی ریش رشکه چرمو بو رنگی گوریا گفت ریشت شد سپید از حال گشت خوی زشت تو نگردید دست وشت دیوال رفتارگنکان هر عوض نو هنوز او پس از تو زاد و از تو بگذرید لدوای تو هات دنیا و دای برتا او پس از تو زاد و از تو بگذرید تو چنین خشکی از سودای سرید هر حیات سری بزمی خور تو بران رنگی که اول زاده ای یک قدم زان پیشتر ننهاده ای هر او رنگی اولیتا هنوز یک قدم نچویت سبرو تغییر نکرده همچو قوم موسی اندر حررتی همچو قوم موسی اندر حرتی مانده ای بر جای 40 ساله ای صفی هر حیات شونی 40 ساله قدیم تا میروی هر روز تا شب هروله خیش میبینی در اول مرحله صحتای ورا و بازار را اشیتو تیتو روی هر حیات فکری خطا نیت فکری خلقا بیخهای خوی بد محکم شده قوت برکندن آن کم شده هرچی پیرای قوتی هلکندنی کمه تو درکک و پیر مردک دوای هرم داستان سل مسنویه درکک و پیرک درکک اکویتو کارای پیر تیت هلیکنه هر امرو خاطر شوسو خاطر 200 خاطر 300 درزله و ام پیر آخریکه اشه پالی پیو بو در درکش زریسو پال پیو دانی نیه ئیتر عرایزم کۆتاکەم ئارەزۆی تەوفیقی گشت لایەکم هەست بەحسێکەوە هەستمان بۆ هەفتەی ئایندە مەوزوعەکەی هەنووز مشەخەس نەوێ منتەها هەفتەی ئایندە واینە مزەوتی نورە ئیسا دەعوەتیان لێ کردین لە ئەوڵۆ نەموت چون نەمەزانی واینە کوێ ئیسا خۆشبەختانە هەفتەی ئایندە وتیانە بێن بۆ مزەوتی نور